سڵاوتان لێبێ بەڕێزان هەمومان نەزانین خەوچەن یەکێکە لە پێداویستە سەرەکانی ڕۆژانەمە بەڵام ئەوەی کە دەبینین خەوی ئێستا لەگەڵ جارانە زۆر فەرقی کردووە من دەمەوێت بەنامەیەم جارە باسی خەوتن بکەم بزانم بەشداربووانی بەرنامەکەم ڕۆژانە چەند ساعتە خەوت و سەعات چەند بۆ چەندیژە خەوت و ئایا ئەگەر ڕۆژێک تێرخەو نەبوو بن جەوی ئیشکردنی ئەو ڕۆژەیان چۆنە یاخود ئەگەر کەسێک پرخەی بێ لە پاڵیانە ئایا بە ئاسانی توان بخەون یاخودنا ئەم پرسیارانە و هەندێکی دیکە دەربارەی خەوتن لە بەشداربوانی بەرنامەکەمەکەم ێوەش بینەری قسەکانیان من فەرموو. مەفروزە ئیسان کە نوێژی عیشای کرد بخەوێت نوێژی عیشات کرد مەفروزە بخەوی بانگی بەیانی یەکسەر ئامادەبی بۆ نوێژی بەیانی ئەو نەبی نەمێشکی باشی شەگان نەنان خواردن خۆشە هیچ خۆش نییە هەر هەناسەدانیش خۆش نییە خەوی بێ چەند زوو هەڵسی بەرەکەتە چەند درەنگ هەڵسی نەخۆشیە وەڵی جەو زۆر ناخۆشە ئاڵی لە کێوێکی داوانە ماندوو دیاری تەسیرەکاتە سەر ڕووسارە تەسیرەکاتە سەر بێکردنەوە تەسیرەکاتە سەر حەسابێ دائیم ئینسان بە هەمووی گۆڕاوە بە هەموو جۆر لە خواردنەوە لە خەوتەوە لە ئیسراحەتەوە لە ژیانتەوە لە هات و چۆتەوە. لە شەو ڕۆژێکا چەند سەعات ئەخەوی؟ مەفروزە ئیسان کە نوێژی عیشای کرد بخەوێت نوێژی عیشات کرد مەفروزە بخەوی بانگی بەیانی یەکسەر ئامادەبی بۆ نوێژی بەیانی. تۆ خۆت سیستەمەکە ئاوایە لات یعنی ڕۆژ شەوانە دوای نوێژی عیشاکەی؟ بەڵێ دوای نوێژی عیشا من کە لە مزگەوت داتمەوە سەعات 9:08 ئەخەوم بەیانی زوو هەڵەست بەیانی کە نوێژم کرد بە هیچ شێوەیە ناتوانم بخەومە بە هیچ شێوەیەک. بەڵام ئێستا بینین سیستەمی ژیان بە تایبەتی گەنجی ئێستا یعنی بەو شێوازە نییە شەو درەنگە خەوێ بە ڕۆژی سا زۆر درەنگ هەڵەسێ ئەمە کاریگەری خراپی نییە. گەنجی ئێستا هەر هەمی نەخۆشە هەر هەمی لاشەی وەکو کوردواتەنی وەکو هەویر دازاوە جا هەمەی خەوە ئاعی خەوارە وەڵا بە ڕۆژ 1000 ساعت خەوە دەوری نییە شەو 2 ساعت خەوە کافیە بۆ تۆ. کەسێک پرخەپەرخ بکات لەلات پێی تێک ناچی لە کاتی وەڵا ناڕەحاتە زۆر ناڕەحاتە هەین ئیتر ناڕەحاتە بەجی تر چاریش نییە. چیەکەی لەو حاڵەتە؟ وەڵی بۆم کرە شوێنەکە جێڵم یا خەبەریەکەم پرخەپەرخمەک وەڵا لە ڕووی سیستەمی ژیانەوە ئێستا هەستەکەی ژیان گۆڕاوە کار و کاسبی گۆڕاوە هەندێکی بەشەوە ئیشەکە ئەمە وای نەکردووە کە لە ڕووی مانی تەندروستیەوە ژیانی تەندروستی خەڵک بە ئامتێک چووە بڕێکی زۆری خەڵک لە کاتی ئاسایی خۆیان ناخەوێت. خەڵک ئێستا بە هیچی ڕازی نییە ئەمە یەک نە بە خەو ڕازیە نە بە پارە ڕازیە نە لە کاتی خۆیان ئەخەوێ ژیانەکەی لێت کاتەکانی لێک تێک چووە سجاران ئێمە وەکو ئێستا ناژین ئەمە ئێستا خەڵک زۆر ناڕەحاتەژی یعنی ئێستا ئەوە خەڵک ئەوە ناڕەحاتەژی ئەوە ناڕەحاتەژی ناڕەحاتەوێژی چییە بە هیچی ڕازی نەماوە بە هیچی ڕازی نییە جاران زوو خواخوا و میوان خواخوا و کەس نەیە بە ماڵ و بخەوی ئێستا سەردان هەر نەماوە خزمایەتی هەر نەماوە هەر لێ بووە تۆ سڕاوە بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە. باشە تۆ ئەگەر بۆ نمونە شەوانە من دوای نوێژ عیشای ترە خەوم و بەیانی زوو هەڵەستم ئەو ڕۆژانەی کە بەو شێوازە خەوی بەیانی هەڵسای چوس و یانی هەستەکەی لاشە جیاوازترە لەشی تۆ ئەوەنە چالاکە ئەوەنە چالاکە وێنەی نییە ئارە وەڵا زۆر بەیانی زوڵسی زۆر مەفرۆزە زۆر هەر ئیسانی خۆی پێشینان و تویانە بەیانی زوو هەستە لە خەو چۆ درگاکە بکەرە بە هەوای سۆزی بەیانی لێو بە جاکە خەوتی تۆ ئیتر بۆ خۆی تۆ نەخۆشی هەندێکیش هەیە لەسەر خەوەڵێ بەڵێ ئەگەر خەوت هات سەرینت ناوێ ئەگەر برسیش بوو پێخۆرت ناوێ. بەڵام هەندێک کەسمان هەیە چرکەی سەعاتیش بێ و خەوی لێ ناکەوێت ئەو ینی بەحاڵ دەنگ بێڵێتە ناتەکانی خۆی دەخۆی تێکاوە خۆی دەخۆی تێکاوە پەندەکە لێگەر خەوت هات پێشتی بەسەری نیە خۆی پەندەکە وایە ئەڵێ ئەگەر خەوت هات سەرینت ناوێ ئەگەر برسیش بوو پێخۆرە ناوێ زۆر جوانەوە قسێکی زۆر جوانە. کەسەکە ئەگەر بەڕاستی خەوی پێویستی بەوە نیە کەسەکە خەوی بێت ئەخەوێت بەزە و لەشی تێک چووە شەو تا بەیانی هەتا وەکو مەلا بانگە ئەو لەگەڵ ئەم تۆڕە کۆمەڵایەتیان خەریکی فەیسبووکە ئەوە ژیانی دێت تێک چووە و نایە لێ بخەوێتەوە. وەڵی تر
حەسەب کاتەکان کەوتۆیتە جاری وایە 7 سەعات جاری وایە 8 سەعات جاری وایە کەوێتە 5 سەعات ئاواینە چەند بۆ چەنەخەوی ساعت چەنەخەوی ساعت چەنەوە وڵای تر 12 ئەخەوم بۆ هەشتی بەیانی ئیتر یەک ئاوە کاتی خەوتنی خۆت لەگەڵ منداڵەکان فەرقی هەیە زۆر زۆر ئەوان زووترە خەون سەعات 9 بۆ 10 ئەخەون بەڵام من خۆم چونکە خەیاتم ئیتر ئەو کاتانی کە ئەوانە خەون من خەریکی ئیشەکەی خۆمە بم ئیتر تا کارەبا ئەبڕەیە 1.5 ئیتر جاری وایە ماندوم 12 ئەخەون ئەگەر شەوێک تێرخەو نەبووبی ڕۆژی دواتر جەو چۆنە لە ئیشکردن لە خەیاتێک هەر هیچم پێ ناکرێ قەناعەتکە نییە جاری وا بۆ شتەکە لە دەستیش ماسەقەت بووە چونکە مێشکم هیلاکە بێ زۆر زۆر کۆی ئیشەکەی منیش لەسەر مێشکە لەسەر تەرکیزە ئیتر کە ماندوو بووی ناتوانانی تەقەڵ غەڵەت بڕوا مشتەرەکە نایە با قەناعەتکە نییە ئیتر جاری وا بۆ 2-3 جار چوم شتەکەم کڕیوەتەوانێ ئەوەنە هیلاکە بین لەسەری گرنگەوەی پارەوەیکی حەڵال پیاکەی باشە ئەگەر کەسێک لە پاڵت پرخەپڕ بکە جەوت تێک ناچێتی وەڵی هەرخەوم لێ ناکە نا بەخوا ناتوانم ئەوە مشکیلەیە هەندێک کەسی ژەیە دەڵێ من چرکەی سەعاتیش بێ ناتوانم بخەوم تۆ لە بەدەنگەدەنگ تێک ناچی یەکجار واش نا بەڵام بۆ پرخەپرخ و جوڵە و ئەمانە زۆر حەساسم داخەوم شەی وای 11 خەوم دە و 11 شەو بەڵێ شەی وایە ئەچمە 12 بەس بانی زوو هەڵەسم دەوری وەکو باسێنێ باسێ سعات 5 ڕوا ساعت چەند وەڵای من 6 هەڵەسم خۆم حەزێت نایە ئەگەر ڕۆژێک شەوێک تێرخەو نەبووبی جەوی ئەو ڕۆژە ڕۆژی دواتری چۆنەکە دەی بۆیش وەڵای بێتاقەتم زۆر ینی هەستەکەم یەکسەر گیانم داگیرسێ پێێتەوە دیارە یەکسەر بەس من زووەکەم سعات 6 زووەکەم 5 و هەڵەسمەچم بەڵام گەنجی ئێستا بینین شەوانە زۆر درەنگە خەوێت ڕەنگە 2 شەو 1.5 شەو بخەوێ بەیانانیش درەنگە لەسێ ئەمە تەندروستی گەنجی تێک نەداوە تەمەڵی بارۆڵا تاوتم سیراژەی چڕاوە یەک دەنێک بێنی ئیستراحەت ناکا بەخۆی تەمەڵیشی کردووە هەر زۆر تەماڵ داوازە ئێستا من ێشە خزمەکاری تۆمەیە ئەوە 18 ساڵە بەخوا 12 لەسێ دەخەوی یەک هەڵەسێ شەو ساعت چەندە خەوێت 1 و 2 خەوێ ئەوە سەبەبەکەیەوەی گەنجی ئێستا بەبراود بە گەنجی جاران زۆر فەرقی هەیە ئەس و ئاسمانی فەرقە هەر بە کەڵک نایە یعنی هەر هەمووی نەک بڵێ 1 و 2 براگەی تۆ یانەکەی من هەر هەمووی بە ئەم وایە 2 شەو هەیە بەخواڵە سێ خەوم هەیەڵە سێ خەوم باشە ئەگەرێکێ پرخەپەر بکە لە پاڵتا پێی تێک ناچی بەرەوەڵا هەل پرخەپەرکە ئەبێ یەکسەر چمە شوێنەکەم جێزمەوە چمە ژووری کرد بەخوا خەوم لێ ناکێ خەبەری نەکردو بڵێ کاگاستە پرخەپەر ئێستا من خزمەکاری تۆمەیە کە ئێستا بڵێ ناو گەنجە ئەڵم بەزەو بە زۆری کە ئەوە بڵین لەسەر دەمە خەوێ کەوێتە سەلا باشترە بە کاتێ بەسەر دەمە خەوێ پرخەی دێ بەڵێ ئەوگە هەڵە سێن خەبارێکەماڵم کۆخە سەلا پرخەکەی نا بەس زۆر جاریوارە سەر سفرەکە خۆم نکردو شەو هەم سعات 8 ساڵمەوە سعات 10 ساڵمەوە کەماندوو بیتر خەوت کە هیلاک بووی ئەتڕۆڵی سەری نەناوێ بەیانیان ساعت چەند هەڵەسن وەڵی زۆر بانی 5-6 هاوینان ئەچێتە سعات 3-4 چارەوە خۆمان هەرنی لە هاوینە تۆ جیاواز لە گەنجەکانی تری ئێستا بەیانیان زۆست بەیانیان زۆر زوو هەڵەست هەستەکەی ئەو ڕۆژانەی کە بەیانی زوو هەڵەستی ینی لاشە تەندروسترە جەو جیاوازترە وەڵی ئەوە هیچ لاشە تەندروستە بەس کە تێرخەو نەبووی بەیانیان چاو مەڵی خوێی دیایە بەیانی وایە فریمەت کە چاو مایدەخوارە بەرخەو تێرخەو نەبوو هەرە وەڵاگە تێرخەو نەبی ئیسراحەت ناکە لە شەو ڕۆژەکە چەند ساعت دەخەویت یان چەندێکت پێویستە بۆ ئەوەی ڕۆژێک بە کاملی تێرخەون وەڵی بخەونەوە 12 ساعت باش بێ بۆ من ئیسراحەت 12 بۆ خۆم ئیسراحەت بکەم ئەگە ناگەری ئیسراحەت بیت ئیشەکەەوە نەبێ هیلاک بیت 5 ساعتێ بەس وتت بە خاڵی یەکەم بەیانیان زۆڵست هەرە وەڵی ئیشەکە دو بەقاڵە خەوی لێ حرامە هەرە وەڵی حەچی بەقاڵ هەیە خەوی لێ حرامە بەس ئەوانەیە کە ئەبێ زوو هەستن خۆبێ شەوی احتیاتیەوە بکەن زووتر بخەو آخر ئێستا بەقاڵی کۆڵان جیایە ئێستا ئێمە دوکانمان هەیە مەجبوری تا 11 شەو دوکاندان نەخەین بە مەجبوریە بێت تا 11 شەو دوکاندان نەخەین ئەگەر تێرخەو نەبی
هەست ناکەی تەندروستی ئەو کەسە و ڕۆژە باش نییە جەوی باش نییە مێشکی باش ئیش ناکە ئەو نەبی نەمێشکی باشی شەگا نە نان خواردن خۆشە هیچ شتێک خۆش نییە هەر هەناسەدانی خۆش نییە خەوی بێ ئەگەر کەسێک لە پاڵ تا پرخەپڕ بکە تەبیعە بەلات وەڵی مۆلیدە داگیرسێنە لە لام کە خەوم هاو مۆلیدە داگیرسێنە خەبەر نابێتەوە هەیشاڵێ من چرکەی سەعات بێ خەوم لێنە خەرەوەی سراحەتە کابرا ئیسراحەتە تێرخەوە بۆی خەوی لێ ناکرێت ئارە وەڵام مانوونە بۆ گەرمانوە بێ وەڵام مۆلیدە لە لایش کا خەوی لێگەوێ قوربانێ بە چاوەکەمی سەلامەت بەخێر بێ سلام عليك السلام وسلام شاغل باش هذا ورا بيش مموت ورا باش اما مع دنوس جامر دي ورا بيش اما مع دنوس ان كروزه دبلت وقال شي شوي امن ديوان درا اي تو بلا ما زندران باش ماما هيك برسيا لا شو رجعك كم ساعه دخل شو رجعك اگر راسي دي دقيشتي 8 ساعات 8 ساعات كم بو كم او ساعات يعني لشني شو يعني مثلا لا هني لا حشتي يوارا هند حشتي يوارا خون تا دوانزا لازم شو نجاكم تا ساعات كم تا ساعات دوانزا هشت لازم بود تا دوانزا شو نجاكم لا يستو هشتي شو خويت هشت خون اتا دوانزا شو دوانزا خلصم دوانزا لسي شو نجاكي تا ساعات كم انجارا خوم هو يعني ساعة 6 لازم يعني بيانيان زو هلسي 6 لازم ماشا اگر روجك درنگ يعني بياني زو هلنسي هزناكي تندروسي جیاوازترە وەزە باشتر نییە لە ڕۆژەکانی مثلا چەند زوو هەڵسی بەرەکەتە چەند درەنگ هەڵسی نەخۆشیە سامەلابانگان هەڵسە بە پێ بڕۆ بۆ نوێژوەرەوە خوای گەورە هەرچی علەتە لە گیانە دەرەکە خوای گەورە ناجیحتەکە تاقیت کردوتەوە مەلابانگان بڕۆ نوێشکە مەخەوە بڕۆ وەرە تێگەیشی بۆ لە شت جنس ئیسراحەتەکە بەسەکە هەشتی بەیانی هەڵسی دەی بەیانەسی لە خەو گوێ لە نیۆرنان خۆی ئەوە نەکبەتیتە بەڵام ئەڵێن خەوی زۆریش زیاد لە حەد ئینسان تەمەڵەکە خراپە خەوی زۆر خراپە گەڕان ئیسفادەی لێەکە گوێ لێ زۆرترین هاتوچی مزگەوتەکان بکانێ لە جەماعەتی فەوتێ ئیسفادە زۆرەکە بەڵام هەنێک کەسیشمانەیە ئەڵێ من بە حاڵ چرکەی سەعات بێ من خەوم لێ ناکەوێت ئەی تۆ چۆنی ینی بە دەنگەوانە ئەوە کاڵێ شلکە خەوم پیان ناکەی ئەوە مێشکی تەواو نییە تایمی مێشکی تێکچووە چی تێکیاوە ئەم تەلەفۆنە تێکیاوە موبایل دانیشتووە سێرەکاوەنە سێرەکا تێگەشتی گوێ لێ نەقوت لە چاوی ئامێنە نە لە مێشکی ئامێنێ ئەو مێشکە بەتاڵە بکە بەتاڵ بوو گوێ لێ تەمان تێگەچێت باشە قەت بووە لە ژیان تا شەوێک تێر نەخەوتبی یعنی ڕۆژی داهاتوو جەو چۆن بەڵێ بووە ئێمە لە کاتی لە بەلەدیەکە بوون تێگەیشتێگەتەوە مەلابانگان دەرەچین بە سیارە تێگەیشتی دەوری سعات دو سێگەیشتینە بەسرا لە بەسرا 2 سعاتێکە خەوتین جەو چۆن بۆ ئەو ڕۆژەکە ئەو جۆم ساف بوو ئەو جۆم بەرەکەت بوو لەبەرە ناخەوتم تێرخەویش نەبووی خۆ وڵات تێرخەو بووم بە وەختە تێرخەوش بوو پرسیارەکەم ئەوەیە ئەگەر بۆ نمونە ڕۆژە لە ڕۆژان یان شەوێک تێرخەو نەبی کیشەکەت بۆ پێش بێتە پێچەوە نەتوانی تێربخەوی ئایا جێوی ئەو ڕۆژە چۆنە کە ڕۆژی دواتر تەواو نییە تایمی مێشکە تەواو نییە ئەو ڕۆژە تەواو نییە مێشکە ساف نییە وڕە جێژیت ئاگال لە خۆن نییە کە خەوەکە کەم خەوی تێکدا بەڵەیە کەم خەوی عیبادە دەکات ڕۆحت دەڕێت بێتاقەت دەکات سعات دووە خەوم 6 هەڵەسم دوو بێن بەڵێ دوی شەو دوی شەو ئەخەویت و 6 بانی ساڵ این 4 ساعت بەڵێ باش ئەم 4 ساعتە تێرخەوتەکە بەڵێ زۆرش بەس لە ڕووی تەنرووسی ئەڵێن تقریبا 7 بۆ 8 ساعت دەبێ بخەوت وەڵی 4 ساعتەکە بۆ من زۆرش زۆریشە 4 ئەرە وەڵا باشە ئەڵێن ئەگەر کەسێک پرخەفەق بکە هەندێک کەس پێی ئیزعاجە بێت تۆ چۆن وەڵی عیبی نییە ئەگەر کەسێک لە پاڵتا پرخەی بێ هیچ کێشەم نییە نەوەڵا قسمەتە هەی ئەگەر بۆ نمونە خۆت پرخەت نایە لە کات نەوەڵا باشە وەڵا سەلامەتی لەخوا بەزیاوێ سپاس بەخوا هەندێک کەسمانەیە ئەڵێ ئەگەر چرکەی سەعات بێ من ناتوانم بخەوم ئیزعاج نیت بەو جۆرە کەس وەڵا بۆ نمونە تۆ لە ماڵ حەزی گەورمە لە پەنەما دەهۆڵ بتە ئەرە وەڵا لە خزمەتە قوربانە بم وڵای لە سعاتدا خەوین تا 6 وانە حەوت دەی شەو بۆ شەشی بێن بەڵێ تقریبا 8 ساعت بەڵێ بایانان کە زوو هەڵەسی جەو چۆن وڵای لەخوا وەزای زۆر باشن جەو سافترێک و دەشت تێک ناشکێت و ئەگەر ڕۆژێک درەنگ هەڵسی بەیانیان جیاوازتری بەعام لەشت تێکە چێت تۆزێک ماندوو دیاری ئارە وەڵا ئەگەر شەوێک تێرخەو نەبوو ینی کەمتر لە کاتی ئاسایی خۆت خەوتبی بۆ ڕۆژی دواتر جەو چۆن وەڵی جەو زۆر ناخۆشە
عڵی لە کێوێکی داوانە ماندوو دیاری هەرە وڵا ینی ئیشکردنی جیاوازە بێ هەرە وڵا زۆر ماندوو دیاری بە ڕۆژاخەوی ناوەڵا بەس بە شەو بەڵێ ئەگەرێکی پرخەپڕ بکە لە پاڵێ پێی تێک ناچی بە شتێکی زۆر ناخۆشە لە پەناتا پرخەپڕکردێ چیەکەی لەو حاڵەکە وڵی لەو حاڵەتا جا چی بکەی بە هەڵسی دانیشت لە چی بکەیت خەو لێ ناکەوێت کەسەکەت خەبەر نەکردو ئاساییە بەلای زۆر ئاسایە بەلای خەوی لەکەوێت بەزی وایە پێی بێزارە بێ خەوی لێ ناکەوێت کەسەکەت خەبەر نەکردو بڵێ هەستەوامە وڵی زۆر جار ئاسایی خەبەرم کردەوە بەس جارواش بۆی تر خەبەرم نەکردو نا وڵا ڕوون ناتوتم بە هەڵی نەسێنم هەندێک کەسێ ئەڵێ ئەگەر چرکەی سەعاتیش بێ من ناتوان بخەوم وڵای هەندێک کەس وایە عادەتی وایە هەندێک کەسی شێت تێرخەوە بێت کێشەی گوێلێنێ وڵای من زۆر گوێم لێ نییە ئەگەر خەوم ما سەعات دەخەوتم کێشەم نییە ینی بۆ نمونە ئەگەر لە ماڵەوە سەیری تەلەڤیزیۆن کەن دەنگی تەلەڤیزیۆنەکە بێتەوە توانی بخەوی بەڵێ ناوەڵا کێشم نییە ئەی مناڵەکانت ئەوانی شەوانە زووە خەون دانێک مێ هەر تۆ زوو هەڵەسی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆن وشت بێکسە خەبەرێ بێتەوە مەفروزە ئیسان کە نوێژی عیشای کرد بخەوێت نوێژی عیشات کرد مەفروزە بخەوی بانگی بەیانی یەکسەر ئامادەبی بۆ نوێژی بەیانی ئەو نەبی نە مێشکە باشی شەگان نە نان خواردن خۆشە هیچ خۆش نییە هەر هەناسەدانی خۆش نییە خەوی بێ چەند زوو هەڵسی بەرەکەتە چەند رەنگەڵسی نەخۆشیە وڵی زۆر ناخۆشە عڵی لە کێوێکی داوانە ماندوو دیاری تەسیرەکاتە سەر ڕووسارە تەسیرەکاتە سەربیکردنەوە تەسیرەکاتە سەر حەسابێ دایم ئینسان بە هەمووی گۆڕاوە بە هەموو جۆر لە خواردنەوە لە خەوتەوە لە ئیسراحەتەوە لە ژیانتەوە لە هات و چۆتەوە سەرم یەخوا بەخێر بن بەڕێزن بۆکە ئێوە کە ئیشەکەن شەوانە ساعت چەند ئەچنەوە و ساعت چەند ئەخەون بەیانێ ساعت چەند هەڵەس وەڵای ئەمە ساعات چوارە ڕۆینەوە بۆ ماڵەوە ساعت 9 هەڵەسین لەخەو چواری شەوە چینەوە بڵێ چواری بەیانی بەڵێ چواری بەیانی ینی ئێوە خەوتنتان لە ساعت 4 و نیوە بۆ 9 بەیانی کردی وایە 6 خێوین کردی وایە 5 خێوین کردی وایە 7 خێوین هێتر حەسەب ساعت چەند هەڵەسی 9 کردی وایە 11 تەمەن سیستەمی خەو ئێستا جیاوازی هەیە لەگەڵ جاران وایە ئێستا خەوتنی ئێوە جیاوازە لەگەڵ خەوتنی ئاسایی خەڵک شەوانە لەوەجێ لە 12 کە ئێستا بخەوێ بەیانیان ساعت 7 بە پێی کەسەکان تا 9 هەڵسێ بەڵام ئێوە بە پێچەوانەوە وانە سیستەمی خەوتان هیچ کێشەی بۆ دروست نەکردوون ئاوا سیستەمی خەوەکەتان جیاوازە چۆن کێشەمان بۆ دروست ناکە بەرەوەڵا تەسیرەکاتە سەر ڕووسارە تەسیرەکاتە سەربیکردنەوە تەسیرەکاتە سەر حەسابێ ئەم تەسیراتانەی هەمێ هەیە گۆشە گیر دەکات حەزەکەی بە تەنیا بیت لە شەو ڕۆژێک چەند ساعت دەخەیت ڕۆژی وایە ساعت بڵێ من هەر ڕۆژە خەوم ڕۆژ بە ڕۆژ ساعت 6 خەوم 9 هەڵەسم 4-5 ساعت دەخەوم 4 بۆ 5 بەڵێ ئەمە کەم نییە ئەم 4 دەیتر زروف و ژیان وەولێکە ئەو نەبخەوی حەزمە کرد 8 ساعت 7 ساعت 6 ساعت دیشکەم ئیشێکی پاک و تەمیز ساق بێگرنەوەی ئیشەکەت حەڵاڵە ئەوە پاروی حەڵال لەم سەردەما بۆ خۆی کە ئەتوانین لە میشە ئەتوانی حرامی کە ئەتوانی حەڵالیگەی سپاس بۆ خۆی گەورەم بە حەڵاڵیە ناوانە پرسیارێک ئەگەر کەسێک فەرخەفەرخ بکە لە پاڵ تاتوانی بخەوی بەخوا من کاڕۆمەوە بورێمەوە ناخەوم ئەبورێم ئاگام لێ نییە پرخەپڕخەگار چ بکات ئاگام لێ نییە ئەڵێن ئەگەر ئینسان لە تامی خەوی تێک بچێ یان بۆ نمونە تێرخەو نەبێت لەو ڕۆژە جەوی باش نیت وەڵای ئەمە ڕاتوین لەگەڵ جەو باش نەبوونەکەیە ئەرە وەڵا بەزەوەی عەسابێ گەرمن دایمە کەم خەویەکەی ئەرە وەڵا یا تۆ 10 ساعت خۆ بە ئیسراحەت زانە چی عەسابێک هەبێ مێشکی کیادی بیکردنەوەیکی زیاتر فەرقی زۆرە ئیسراحەتم زۆر ئیسراحەتم بەیانیان نەخەوی ئەگەر بەیانیان نەخەوی تۆ ئیسراحەتم بەس ئێستا ژیان هەستەکەی گۆڕانکاری بەسراتەوە گەنجی ئێمە بە تایبەتی بەری بەیانیان زۆر درەنگ لەسێ و شەو زووە خەوێ درەنگ خەوێت ینی هەستەکەی هەمیشە بوڕن هەمیشە ینی جەویان باش نیە جۆ باش نیە زۆریش هەرە وەڵا ئیسراحەت نەماوە لای کەسیش
پێت وایە لای لا هەموو کەس وایە نەگەن لای من پێت وانیە ئەو تێکچوونی خەوە ئێستا تەندروستیشی تێکداوە هەمووی تایمێکی تێگاوە تایم ئینسان بە هەمووی گۆڕاوە بە هەموو جۆر لە خواردنەوە لە خەوتەوە لە ئیسراحەتەوە لە ژیانتەوە لە هات و چۆتەوە جاران وانە بوو جاران زۆر زوو هەشی شەوە خەوتی بانی ئەساچی بەسەر کاسپی خۆت و تاوە بێنی ئیسراحەت بوو نەخۆشی هەر نەبوو عیلاج هەر نەبوو ئەو تێکچوونی خەوە سیستەمی تەندروستی لاشەمانی ئارەوەڵا هەرەوەڵا برا جوانەکەم ئاوایە مۆزوعەکەی ئەگەر کەسێ پڕخەبەر بکات لێ پاڵتا توانین بخەین ئەگە خەو بێ ئەگە خەی ژنێنەوەڵا بەزەندێکی پێ تێگەچێت باڵە پێی تێگەچێ یەکەی لەو کاتە ینی خۆش چون جاکەمە گوێزمەوانێ جیلەکەی جێڵێ ئارەوەڵا بەجێڵم باشە بەو جۆرە نەفرانەی زاج نابی کە ئاڵێن نابێ بە حاڵ چرکەی سەعاتیش بێ خەوم لێ ناکەێت وا هەندێک وایە ئەی تۆ خۆ چۆن ینی خۆم کێشەم نییە لەو شتانە خەوت بێ بەڕاستی ترە خۆم بێ خۆم ئیسراحەتەکەم مشکیلەم نەبێ خەفەتم نەبێ چینانیش پندێکیانەیە ئەڵێن ئەگەر خەوت هات پێویستە بەسەری نیش هیچ هەرەوەڵا بزیش هەیە خەوی نایە بە زەوی بە زۆر بخەوێت بە زۆر بخەوێ خەوی لە ناگەوێت مێشکی مەشغوڵە بەس خەوتن لە حەدی خۆی زیاتر تەمەڵی دروست ناکە بارە وەڵا ژیان دەترشێنێ ئیسراحەتی لێڵە ژێر نەخۆشت دەکا لاوازت دەکا کەم دوو دەکا ڕۆژەی تر جەوت باش نی ناوەڵا دەترشی وەکو ئینسان وەکو تەما دەترزیوی لێ ژیانە نییە متاحنیت جگە لەو هەندێک کەسمانەیە ئەڵێ نەگەر من شوێنی خۆم بگۆڕمی ترەوشەوە خۆم لێ ناکەم هەیە خۆت کێشەم نیە لەو شتانە لە هەر شوێنێک بی خەودا ئالەو سەجادش بێ خەوم دڵێ مرتاح بێتەوە خۆی دڵ مرتاحی دەورە بینە باوەی جان کاتێک کە سەر خستە سەرسەرینەکە ئەگەر مشکلە نەبێتتر بە ئاسانی خەوت بەس مشکلە دەبێتتر زەحمە لێ ناکەوێت هەتا باینتە باو دڵتا باشم بەرپسانی خۆمان چۆن خەویان لێکرد ئەو هەموو زڵم و نادادیەکە ئەوانە فێر بوون ئەوانە گوێی نایەنێ ئەوانەوانە مەشروبە هینە خۆنەوە ئاگان لە دیپاقی ڕۆژان نییە براکەم ئای مەز بووە خەفەتی هیچ شتێ ناخوات وەکو من تۆ لێشی بایەتەوانێ من تۆ لێ شینەوانێ هەموو دەقێ ئەو کەمەست دویتر هیچ لێک ناداتەوە نادیش خەفەتی مشکلەیەکی نییە لە 12 خۆم لە 6 ێمە بۆیە شەوانە 12 خەوی بۆ 6 یعنی شەو ڕۆژەکە 6 ساعت ئەم 6 ساعتە تێرخەو دەبی ئارەوەڵە هەروە فێر بووم هەروە فێر بووم ئەوە تێی فامم کردوتەوە فێر باشە ئەگەر شەوێک بۆ نمونە لە کاتی ئاسایی خۆتان نەخەوی بەیانی لە کاتی ئاسایی خۆ خەبەر نەبێتەوە یان تێرخەو نەبوو بیجە و چۆنە ئیشەکەم وای لێ کردوم ئەگەر جەویشم خراپێ مەجبورم هەر بێ بەس جەوت چۆنە بۆ نمونە ئەگەر ڕۆژێک 6 ساعتەکە نەخەوی 4 ساعت بۆت کرا بێتاقە دەبیت چۆن بێتاقە دەبی اینجا بۆ تەمەنی من هەر بێتاقە دەبی من تەمەنم زۆر جاران خەڵک لە بەرەوەی تەلەڤیزیۆن و ئەنسەنێت تۆم شانە نەبوو دەڵێن هەر لە دوای عیشاوە خەڵک خەوت لەگەڵ بانیا خەوت شتە تا بەیانی گەز ناخەوێت کاکە بەیانیە خەوێ بۆ نێوەڕوو شتە من کوڕمەیە لە ماڵەوانێ بەیانی شەو تا ساعات سێ من بە خەبەرمە بێتەوانێ و خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و مەرتەنێتەوە هەست ناکەی تەماڵترن گەنجی ئێستا بۆنی ئەو کەم خەویەوە چۆن تەماڵ ئیسەش من کوڕەکەم وەکو من ناتوانێت کاسم ڕایتەمەنیش ئارەوە ئەو کەم خەوێ وای کردە ئاوا زۆربەی گەنج تەمەڵ بێ تااقەتی چینە موبایل و ئەنتەرنێتە گەنجی کوشتووە با پێ گەنجی کوشتووە مۆبایلۆمان نەختە شۆگەرێکی پرخەفەر بکە لە پاڵتا تەبیعیە بەلا نەوەڵا ڕاکەمە دەرەوە خەبەری ناکەیت تۆ بڵێ وامە من خۆم خەبەر کردوێتەوە بەس لە ماڵانە نەوەڵە ئەگەر لە ماڵێک خۆم پرخەوەک وێ مەجبورم قسە نەکەم چیاکە ڕوود نییە نەوەڵە ئەی چیت کردو بۆ منە شەوێک لە ماڵێک میوانی کەس پیاوی ماڵەکە پرخەیە تاکو ئەو پرخەیەتۆ من هەر بە خەبەر بووم و پیشم خوادوەوە هیچم نەکردو چیە بەیانێکی ژنە بوونەوە تۆ بڵێ کاکەەوە خەوتێمەچوت تمە ئاشەمەکینە چێ لە پەناخۆ نانات ئاشەمەکینە چای منی بەڕێز گرنگەوەیە کاسپی حەڵاڵەکەی ئەوە بۆ خۆی لە هەمووی گرنگەوە چاوەدان هەندێک کەسیشمانەیە ئەڵێ ئەگەر چرکەی سەعات بێ من ناتوانم بخەوم هەندێک شتێ تەبیعیە بەلاوە تەلەڤیزیۆنیشیش بکە تۆ چۆنی وەڵا من بەخێومان گەر ماڵەوە سەیری تەلەڤیزیۆن کەم دەنگی تەلەڤیزیۆنەکە بێت تۆ حەزەکە تەرجیلی ژیان من بکە خەوم ها خەو تەواو
سڵاوت لێ سڵاو لە تۆش ناوی بەڕێستان؟ ڕێوار کەریم کاک ڕێبوار سعات چەندە خەوی شەوان چەندیش هەڵەست ئاحتیاتی سعات 11 بۆ 12 خەوم حەوت هەڵەستم 11 بۆ 12 حەوت هەڵەست بەڵێ ینی شەوانە تقریبن حەوت بۆ 8 سعات بەڵێ ئەگەر شەوێک تێرخەو نەبووبی ڕۆژی دواتر جەو چۆنە لە ئیشە من هیچ کاتێ تێرخەو نەبووم لەبەرەوەی من دوو ئیشەکەم بەیانیان دایرە ئەکەم هەتا نیوەڕۆ ژێم بۆ ئێرە ئیشەکەم هەتا دەوری سعات 10 و 11 شەو 11 کە ئەڕۆمەوە ئیتر سعاتێ دانیشم تۆزە ئەو 20 دقەیەک سەیری فەیسبووکەکەم و ئیتر ئەخەوم بەڵام بەیانی زوو هەڵستم تێرخەو نابێت نەوەڵا تێرخەو نام لەبەر ئیش نەک لەبەر شتیکە جا ئاگام لە قورعانە ئاگام لە نوێژە ئاگام لە هەموو شتێکیشە لەخوا بە زیادە بەڵام ئەو تێرخەو نەبوونە جەو تێک نادا با زۆریش یعنی بە ڕۆژ دایمەوە نەوزەیەم جەوی زۆر لە تێکاوە ڕۆژە مەجالت نییە هیچ لە دایرە کە یەمەوە چارێکوێ بۆ دوو ئەگەم ماڵەوە دوو ئەبێ لێرە بم لەبەرەوە فریا خەو ناکەوی ئەس ناکەی گەنجی ئێستا سیستەمی خەوی تێکچۆ بۆیە ئەوە هەمووی تەمەڵ بۆ و تااقەتی هیچی چۆن هەز ناکەم هیچ گەنجێ خەوی نییە ئێستا هیچ گەنجێک لەشی ساخ نییە و بەوەنی ئەسوڕێتەوە بەوەنی ئەچێ بۆ کافتریا دوای ساعت دووە خەوێت چەند دوو زۆر بۆ ئەوان 4 5 من خەڵگە ناسم سا حوتی بانیە خەوێ بۆ ئێوارە هەڵەسێت سەیری فەیسبوک و سەیری پۆبجی و یاری پۆبجی ئەکات هەتا بەیانی ینی خەوەکە تەندروست نەبێت خەوێکی مەزبوط نەبێت لە کاتی هەر هیچ مەزبوط نییە ناوک تەندروست حد خۆی لە خۆیان تەندروست نییە ئەو کەسە چونکە کە سەیرەکەی ئەڕوا بەڕێگاوی هینە ئەڵێ احتیادیم بەڵام لە ناخات تەندروست نییە کاکرێبە ئەگەر کەسێک لە پاڵ تا پرخەی بێتوانیم خەوی من خۆم پرخەم هەیە لەبەرەوە احتیادیە بەلامەوە لەبەر خۆت هەتا تەبیعی بۆتە طبیعی زۆر خەبەریان نەکردووی بڵێم بڕخێنە هەموو شوێ ماڵەوە خەبەر مەکاتەوە هەروەڵا هەموو شوێ خەبەر ماڵە هەوڵێ نەداوە چارەسەرێکی بۆرگری تایسەنا درێکی بۆ بکەم ناوەڵە تایسە هەوڵم بۆ نیاوە هەندێک کەسیشمانەیە ئەڵێ چرکەی ساعاتیش بێ من ناخەو خەوی لێ ناکەوێت تۆ بە دەنگەدەنگ کێشت نابێت کێشەم نییە بۆ هیچ شتێک نانا کێشەم نییە ئەی لە کاتی پشوەکانە بۆ منە پشوەکانی جەژن یان پشووی بۆ من ڕۆژانی جمعە لێرەم سعات 6 بەیانی بۆ 11 شەو 6 بەیانی بۆ 11 ینی ڕۆژانی جمعە ئیشتان زیاترێت شخصی خۆم بڵێ شخصی خۆم بەس پێشەمان پشوو ئەگەر لەسەر سونەت بڕۆی لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله علیه و بڕۆی لە 8 ساعات کەمتر بێ گوناحە بەڵێ بە شەو ڕۆژ ئەگەر ڕۆژێک هەستا بی و تێرخەو نەبووبی جەوی چۆنە لە ئیشکرد جەوم زۆر خراپە یعنی بە تایبەت کە زیکرەکان ناکەم جەوم زۆر بێتاقەت مەکە ینی یەکسەر تازیری هەیە لەسەر یەکسەر کە بانیان ئێمە دەرس سرف لێم زیکر نەکەم ئێمە ئێرە بێتاقەتم بەڵێ ئەگەر شەو زوو نەخەوم درێن خەوتم بەڵێ بەس ئێستا عفو ئێستا تو ئەم تۆڵی کۆڵە نەکبەتیە ئەم تۆڵی بەڵێ ئەمە نەکبەتیە بۆ میلەتی کورد کە ئێمە ئاوا بەکارێنین وڵاتانی تر بە شێوەیەکی باش بەکارێنین ئێمە بە زۆر بە خراپی بەکارێنین باشە ئەگەر کەسێک لە پاڵ تا پرخەپڕ بکە ئەتوانی بخەوی خۆم یەکێکم لە کەسایی کە پرخەپڕەکەم زۆر جار بەخەبەرم هێنەوە ناچارشم زۆر هیلاکم لەسەر ئیشەکەم خۆ بە دوای چارەسەران نەچووی چارەسەرم کردووە بەس عیلاجەکەی کەمە بەڵێ ئەگەر کەسێک بۆ من لە پاڵ تا پێشەوەی تۆ بخەوی ئەو پرخەیە بێت کێشت نییە کێشەم نییە دڵشم نایە خەبەری کەمەوە دڵم نایەوە خۆم خۆتیان خەبەر کردەوە زیادایکی لە میوانی بۆ شوێنەکە قەڵەباڵق بۆ حەزیان نەکردووە میوانەکان ئیزعاجکەم بەڵێ هەندێک کەسمانەیە دەڵێ ئەگەر چرکەی ساعاتیش بێ من خەوم لێ ناکەم تۆ چۆن وڵی بکە خەوتم ئەتە 10 دقیقە بێت چارێکی بێ ساعات بێ خەوی خۆم بە ساعات دەکەم بەدی ئەوەی هیلاکم هەیە ئەڵێ نزیکەی ساعاتێکم دیودیوەکەم اینجا خەوت ئەوەی قەلەقیە زۆر لە قەلەقی ئەگەڕێتەوە هیوایە قەلەق و مێشکی مەشغوڵە زۆرش خوانە خواستە ڕۆژێک قەلەق ببووی توێژەوەت بەسەرات لە 100% هەمومان بەسەرمانە نەوەکو من قەلەقی بۆ میلەتی زۆر داماوە کورد زۆر شتی بەسەر هاتووە لە ڕووی تەندروستیەوە ئێستا کە خەڵک زۆربەی پێشەوەی بخۆی مۆبایل بەکارێنی ئەوش کاریگەری خراپە وایە لە 100 ئێستا زۆر شتێبی لە بەس زەکاتی نییە ئەم شتانەی کە بڕێسان باسیەکەن هەمووی پەیوەندی بە اقتصاد هەیە و پەیوەندی بە تەکنۆلۆژیاوەیە لەبەرەوەی جاران ئەم تەکنۆلۆژیایە نەبوو کە خەڵکی تووشی ئەنواع ئۆشکال نەخۆشی دەرونی کردبێ یا تووشی فەسادی ئەخلاقی و کۆمەڵشتی تر کردبێ خەڵک پاک بوو لە ناوەکە بە خۆی دائانیش دەچوونە ماڵێکەوە
هەتا سعاتی دەدەون و دانیشتن دوایی ڕۆژ نەخەوت و بەیانی هەڵەسان یا ئەچوون بۆ مەکتەب یا چوون بۆ ئیژیا کارێکیان ئەکرد بەڵام ئێستا ئەم تەکنۆلۆژیای وای کردووە کە هیچ بەهایەکی مرۆڤایەتی نەهێشتووە گەنجی ئێستا تا سعات دووسەی شەو تەکنۆلۆژیا بەکارێت تا دووسێ بەکارێهێنێ کە ئەمە پێچەوانەی یاسای ژیانە خۆی مێشک هۆرمۆنێک گەڕێژێت لە کاژمێردا بۆ چواری بەیانی ئەوان هەموو بێبەش کراون لەوە تێگەشتی هی ئەوەیە تاقە ئێستا سفرە لە لەشیانە ئەمە وای کردووە لەوەی کە هیچ ئینتیمایەکیان بۆ خۆیان و بۆ نیشتیمان و بۆ ژیانیش نەمێنێ جنابەت خۆت سیستەمی خەوت چۆن من سیستەمی خەو ڕاستە گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام من ئێسا هیچ شەوێک ناکەمە سەعات 11 لەبەرەوەی من جگە لەوەی کە فەرمانبەرێکم ژیان وای کردووە کە ئیشی تر بکەم ناچارە بم لەبەرەوەی کەمێ زوو بخەوم بۆی کە بەیانی هەم زوو بچم بۆ داوامەکەم و کە دوایەوە هاتمەوە کە ئیش بکەم یعنی پێش سعات 11 ترە خەوی بەڵێ ناڵم کاتە ساعت بەیانیان ساعت چەند خەبەرتە بێتەوەی تر خەوت نا من بەیانیان لەبەرەوەی کە مناڵەکانم لە زانکۆن ئەبێ کاژمێر 5:30 هەستم لەبەرەوەی بچم نانیان بۆ بێنم شتیان بۆ بێنم بۆی ئامادەکاری بکەم بۆ ئەوان دوایەوە خۆشم ڕێکەوم بەرەو دوام دوایەوە هاتمە ئیشە باش ئەگەر شەوێک تێرخەو نەبووبی جەوی ئیشکردنی ڕۆژی دواتری چۆن زۆر خراپە چونکو خەو ینی ڕێخەری هینە وزاداتە لەش کە تۆ نەتوانی وەکو خۆی بخەویت ئیتر تۆ کەسێکی بێتاقەتە بی کەسێکی بێ لاوازە بیت کاریگەری زۆر خراپ کەسێک ئەگەر بۆ نمونە تێرخەو نەبوو بێت مانوێتی ڕۆژی پێشوو دەرنەچوە تا ئامادە بێ بۆ ڕۆژی دوان بێگومانەوە شتێکی حەقەتەوە ئەگەر کەسێک پرخەی بێ لە پاڵتا ئەتوانین بخەوی وەڵایی پرخە خۆی ئەمە حاڵەتێکی هینە چۆنەڵی پەیوەندی بە جەستەی ئەو کەسەوە هەیە ئەو خەڵکانە مەسەلەن لە زۆربەی خەڵکە قەڵەوەکانە ئەم پرخەیە دروستە بێت تێگەیت ئەبێ وا بکەی لەوەی کە ئەو خەڵکانە فێریان کەی خۆیان لاواز بکەن بۆ ئەوەی کە جەستێکی ڕێک و پێکیان نەبێت کەسێک لە پاڵتا بێت پرخەی بێتوانی بخەوی وەڵی خەو لێ ناکەوێت بەڵام مەجبوریشی لە هەمان کاتا کە من مەجبور بووم بە خەوەکە ینی نابێت زۆر گوێ بێتە بەرخەکەش هەندێک کەسیشمان هەیە ئەڵێ من ئەگەر شوێنم بگۆڕم تر خەوم لێ ناکەوێت ئەوەی تر تەبیعەتە من گوێ نایمێ حەزەکەی لەسەر بەردەخەوم تێگەشتی هیچ کێشت نیە شەیەکم بەو شتانەوە نییە دژینان تویان ئەگەر خەوتها لەسەر سەرینیش نەبێ ئەرتوانی لەسەر بەردی ڕەقیش بێ من چەندین شەو لە کاتی خۆیان ئەو کاتانەوە پێویستی شاخانەوە لەسەر بەرخەوتوە مەفروزە ئیسان کە نوێژی عیشای کرد بخەوێت نوێژی عیشات کرد مەفروزە بخەوی بانگی بەیانی یەکسەر ئامادەبی بۆ نوێژی بەیانی ئەو نەبی نەمێشکە باشی شەگان نەنان خواردن خۆشە هیچ خۆش نییە هەر هەناسەدانیش خۆش نییە خەوی بێ چەند زوو هەڵسی بەرەکەتە چەند رەنگەڵسی نەخۆشیە وەڵی جەو زۆر ناخۆشە ئاڵی لە کێوێکی داوانە ماندوو دیاری تەسیرەکاتە سەر ڕووسارە تەسیرەکاتە سەر بێکردنەوە تەسیرەکاتە سەر حەسابێ دائمیسان بە هەمووی گۆڕاوە بە هەموو جۆر لە خواردنەوە لە خەوتەوە لە ئیسراحەتەوە لە ژیانتەوە لە هات و چۆتەوە لە ڕووی تەندروستیەوە باس لەوە کرێکەوە لە سعات 10 شەو بۆ 2 شەو هۆرمۆنێک هەیە لە لەشدا ئەگەر کەسەکە بخەوێ ئەو هۆرمۆنە دەرەدرێ و پێداویستێکی لەش دابینەکە بەڵام بەداخەوە ئێستا بە تایبەتی زۆربەی گەنجان لەبەرەوەی تەکنەلۆژیا بەکارێنن لە کاتێکی زۆر درەنگە ئاخەون یاخود سعات 2-3 شەوە خەون کە بێبەشە من لەم هۆرمۆنە کە ڕەنگە ئەمە کاریگەری خراپی لەسەر ژیانی زۆربەی گەنجانی خۆمان دروست کردبێ و خەوتنی ئێستش بە بەراورد بە جاران زۆر فەرقی کردووە جاران خەڵک لەبەرەوەی تەکنەلۆژیا و تەلەڤیزیۆن و ئەم جۆرەشتانە نبووە هەر دوای نوێژی عیشاییتر خەوتون وەکو بینین لە پێڕستی کاتەکانی بانگیشان نووسراوە نوێژی خەوتنان واتە هەر ئەو نوێژیان کردویتر خەوتون بەیانیان زۆستاون بۆی ئەگەر کەسێک بێوێ خەوێکی تەندروست بە پێویستە شەوانە زوو بخەوین مەگەر ئەگەر میوانێ شتێکی تایبەتە بێ ئەگینا نابێ بێڵین لە سەعات 11 تێپەڕ بکات چونکە ئەگەر لەوە تێپەڕێکی تر ئەو خەوێکی تەندروست نییە بۆ یەک کەم خەوی یەکێکە لەو هۆکارانەی کەوا لە ئینسانەکە کە بۆ ڕۆژی دواتر
نتوانانی بەباشی بیر بکاتەوە بەباشی کار بکە بەباشی داهێنان بکە لە ویشەی کەهەیەتی ئەمەش ئێستا بەداخەوە بینین لە ژیانی ڕۆژانەی گەنجی خۆمانە یاخود زۆربەی خەڵکی ئێستا وای کردووە بەباشی نێتوانین کارەکان ڕۆژانەمان ئەنجام بدەن لە ڕووی تەندروستیەوە دەوترێ هەموو کەسێک کەسی بۆ گەنج سەر و گەنج لە 7 بۆ 8 ساعتی خەوی پێویستە بەمەرجێ خەوەکە لە سەعات 10 بێ بۆ تقریبان 6 و 5 بەیانی بەڵام ئەگەر لەوە تێپەڕی کرد ئەوە ناتوانرێت خەوی پێویستی لەش دابین بکرێ ئەمەش واکات کاریگەری خراپ لەسەر ژیانی ڕۆژانەی و کەسە دروست بکە هیوادارین هەموو لایەکتان تەندروست بن توانن لە کاتی باشا بخەون و قەتیش کەم خەو نەبن بەنامەیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ